خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان چواری دوو ڕۆژی جیهانی برایەتی مرۆیی بۆ ئاشتی و پێکەوە ژیانە. بۆیە لەم تەوەرەیە بە شێوازێکی گشتی باز لە مانە و ڕەهەندە جیاوازەکانی ئاشتی ئەکەین. هەروە باسێکیش لە ئەواکین چەندە گرنگە تۆ لە کۆمەڵگەیە کاکە ئەجیت بتوانیت قبوڵی ئاینە جیاوازەکان بکەین. باسێکی لێبوردەی زۆرێک لەو بابەتانی کە پێوەستم بەم ڕۆژە جیهانیەوە ئەمڕۆ لەم تەوەرەیە گفتوگۆکین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن. دکتۆرکیان سڵاو لێ بێ زۆر بەخێر بێ. سڵاو لێ بێ دکتۆر زۆر بەخێر. زۆر سپاس. دکتۆر ئەمڕۆ ڕۆژی جیهانی برایەتی مرۆیی بۆ ئاشتی و پێکەوە ژیانە. ئەم ڕۆژە چییە؟ ئامانج لە دیاریکردنی ڕۆژێک لەسەر ئەم بابەتە پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەڵێ بە ناوی خی گەورە سڵاو بۆ بینەران، سپاس بۆ بانگشتەکەتان. ئەمڕۆ یەکێکی ترە لەو مناسەبە و ڕۆژە جیهانیانی کە لە نەتەوە یەکگرتووەکان دانراوە بە ئامانجی تۆخکردنەوەی پەیوەندی نێوان ئاینەکان و ڕەتکردنەوەی توندڕەوی و سڕینەوەی ئەوانی تر. تەبان سەرەتای ئەم ڕۆژە جیهانیە گەڕێتەوە بۆ لێک تێگەیشتنێک با بڵێنیان پەیماننامەیەک لە نێوان شێخی ئەزهەر دکتۆر ئەحمەد الطەیب و پاپای ڤاتیکان پاپا فرانسیس کە طبعاً پێشتر ئامادەسازی بۆ کرابوو، بەڵام ڕێکەوتنامەیەک لە 4/2/2019 ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە 2019 لە ئابوظەبی پایتەختی ئیمارات وەثیقەکە ئیمزا کرا و ئیعلان کرا و ناسێنرا بە خەڵکانی ناوچەکە و جیهان و بەڵێندرا کە بگەێنرێتە دام و دەستگا فەرمیە نێودەوڵەتە گەورەکانی وەکو نەتەوە یەکگرتووەکان. ئەوە بوو لە ساڵی 2020 لە مانگی 12/2020 نەتەوە یەکگرتووەکان وەکو ڕۆژێکی جیهانی ناساندیان بە ئامانجی ئەوەی کە کاری بەردەوامی بۆ بکرێ بە مەبەستی گفتوگوی نێوان ئاینەکان و پێکەوە ژیانی هاوبەش و ڕەتکردنەوەی توندڕەوی و تەتەڕوف و تەمان کۆمەڵی ئامانجوشتی تریشی تایە کە هەرهەمووی لە بەرژەوەندی مرۆڤایەتی و دروستکردنی برایەتی نێوان مرۆڤەکانەوە لە ئەسڵیشە هەر بەیاننامەکەیە وەثیقەکە ناوی پەیماننامەی برایەتیە لە پێناوی ئاشتی جیهانی و پێکەوە ژیانی هاوبەش. زۆر باشە دکتۆر، زۆر کات تایبەتکردنی ڕۆژێک ئەبێ زەنگێک بێ بۆ ئاگادارکردنەوە بە لە بارودۆخێکی ئێستا هەیە تا چەند توانراوە ڕێز لەم ڕۆژە بگیرێ یاخو لە ساڵەکانی ڕابردووە هیچ چالاکیە کراوە بۆی کە بەهۆی ئەم ڕۆژی برایەتی و پێکەوە ژیانە بتوانین هەندێک لە نەتەوەکان زیاتر گرنگی بەم ڕۆژە بن، کۆمەڵی چالاکی ئەنجام بن. لە لای خۆمانێمە هەمیشە تومانە لەگەڵ چەند ئاینێکی ترە هەل لە ڕابردووە ژیانمان بەسەر بردووە و وەکو خوشکبرا بێخواتین تا ئەمانە کراوەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ خۆی ئەو بابەتانە بابەتی پێکەوە ژیان برایەتی ئاشتی بابەتێکن تایبەت نین بە کۆمەڵگەیەک یا بینی یان لێک تێگەیشتنی دوو کەسایەتی یا دوو ئاین، بەڵکو بەهایەکی مرۆڤایەتیە پێویستەکات لەسەر ئاستی هەموو وڵاتان ئیشی لەسەر بکرێت. لەبەرەوەی عێراق و هەرێمی کوردستانیش بە تایبەتی وڵا ینی ناوچەیەکی نێمە فراینیمان هەیە، پێویستمان بە تۆخکردنەوەی ئەم برایەتی نێوان ئاینەکان هەیە. خۆشبەختانە من ساڵانە لە کەناڵی کورسا جارێ دوو جار سێ جاریش بانگە کرێم بەم مناسەبانەوە. سپاسانەکەم بەڕاستی هەر کاتێکیش کە بانگ بکرێم هەر دەرفەتی نەخۆش نەبەمیم لە خزمەتانم لێات مەسەنجارێکی تریش لێرە بەرنامەمان کرۆبەیەکەوە لەسەر ئەم بابەتانە. ڕاستی ئەوە ئێوە دەست پێشخەر بوون وەکو ئیعلام. طبعاً یەکێ لە داواکاریەکانی ڕێکەوتنامەکەوەیە کە ئیعلام ڕۆڵی خۆی ببینێ لە بڵاوکردنەوەی کللتوری پێکەوە ژیانە. دەستان خۆش بێ. سەبارەت بە ئەمە لایەنێکی تر کە ڕوبەڕووی ئەم بابەتە بێتەوە بەڕاستی یا بەرپرسیارەتی هەڵەگرێ دام و دەستگا ئاینیەکانن، موسساتی دینی پێوترە لە دنیاە. بۆ نمونە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتی گشتی ئەوقافەکان لە هەرێمی کوردستانە یا با بڵێن وەقفەکانی شیعە و سونی لە عێراقا، ئەو موسساتی دینی تەنانە مزگەوت و کەنیسا لەسەر ئاستی شار، پاشانیش زانکۆکان و قوتابخانەکان. ئەمە هەر ئەمانە ئەو جیهەتانن کە پێویستەکات ڕێکخراوە ئەو ڕێکخراونی کە لەم بواراییشەکەن. ینی لەو کاتەوەکەوە کرا من خۆم ئێستا بە ئەرشیفی خۆمان دوێنێ ئەرشیفێکم بۆ هاتەوە لە فەیسبوک. ئێمە 3/2/2021
تایتانیک حەوت ئاین بەیەکەوە کۆبووینەوە مەسیحی جوو ئیسلام کاکەی یزدی بەهایی و یارسان یعنی کۆبووینەوە هەنێنەری هەموو ئاینەکان سەرۆکی لیژنەی فتوای تیا بوو مامۆسانی زانکۆی تیا بۆ پارێزگاری سلێمانی و زانایانی ئاینی مامۆسانی زانکۆ لەگەڵ ڕێکخراوی دیالۆگ و کولتورە کە جێگەی دەستخۆشیە بەڕاستی مامۆستا محەممەد عەبدولعەزیز بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشیانەیە لە کۆکردنەوەی ئاینەکانەوە ئێمە وەکو زانکۆی سلێمانی لە 27 مانگە 27 دوو کۆتایە مانگە پێش ڕەمەزان بە هەمان شێوە لەسەر لێبوردەی ئاین و پێکەوەژیان لە سەرۆکاتی زانکۆی سلێمانی بە هەمان شێوە چالاکیەکمانەیە و پێشووتریش پێم وابێت 2022 بوو یا 23 بوو بە هەمان شێوە لە زانکۆی سلێمانی چالێکیەکمان کرد بە سپۆنسەری میدیای کەناڵی کورسا سفر جیاکاری من وەکو پانەڵستیا بەشدار بووم یعنی ئەم چالاکیانە بەردەوام هەیە لە کوردستانە بەڵام هێشتا منە بۆ بە کولتوریانی ئیشی لەسەر بکرێ بەڕاستی پێویستەکە ئەم دیدارانە بەردەوام دیدار هەیە سپاس بخوا ینی تێگەیشتن لە نێوان با بڵین پیاوانی ئاینی زانایانی ئاینی خەڵکە ڕۆشن بیرەکە هەیە ئەگەر شتێک هەبێ لەوانەیە شەڕەدەنوکی سۆشیال میدیا و کۆمەڵی خەڵک کە لە خوارەوە ینی با بڵین کە کەمتر لە ئاینەکان شارەزایە چکە بەڕاستی ئەمە مجاملەی یەکتر نییە ئەم بابەتی پێکەوە ژیانە هەر ڕێک دەخی پیرۆزی ئاینەکانە ئاینەکان بۆ نمونە کاتێک کە تۆ سەیری ئاینی پیرۆزی ئیسلامەکەی دەیان ئایا دەبینیتەوە لەسەر ئەوەی بۆ نمونە قورآنی پیرۆزە فەرمێ قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم هەر خدا بە پێغەمبەر فەرمێ ئەی ئەهلی کتاب هەر خۆشی ڕێگەوەی جێبەجێ کردووە ئەهلی کتێب بە تایبەتی مەسیحی و جوولەکەکان وەرن با ئێمە کۆ ببینەوە تعالەوە کۆ ببینەوە لەسەر خاڵی هاوبەش یەک خوامانەیە لە وەسیقەکەشە بە هەمان شێوە جەخت کراوەتەوەڵە کە ئێمە یەک خوامانەیە کە بیپەرستین باشە لە ئاینی مەسیحیا بە هەمان شێوە بۆ نمونە لە ئینجیلە هاتووە طوبى لصانع السلام طوبى لصانعي السلام يعني پیرۆزی و دەستخۆشی بۆ کەسانەی کە ئاشتی سازەکەن ئەوانە وەکو کوڕی خوا ینی وەکو ینی نزیکەکانی خوا پێناسیانەکە یان تەنانە دەڵێ أحبوا أعداءكم وباركوا لأعينيكم وصلوا لأجل الذين يضطهدونكم دقي إنجيلي متى يلا إيوه أو كتناو كسانش كان نفرتان ليه كان إيوه هر مباركيان كان بيروزيان كان دعاء بوب كان يعني أم بابتانش تيجني بلي مجاملة وبابا فرانسيس و شيخ أحمد طيب وشيخ أزهر وأمانة كردو يعني بيشتريج لمجمعي فاتيكانا كراوة لسردمي بيغمري شا بيغمر لقال مسيح كان نجران الركوت النامي هي يعني أمشتانشتي شي غريبني وهمو آينا كان أخير قسم لسر أو برسيارت همو آينا كان أو اندبها ودقي بيروزيان هيك پێکەوەژیان بکەن بە واجب بە ئەرکێکی ئاینی باشە کاتە دکتۆر بەڕای بەڕێستان ڕەنگە ئەم پرسیارەی من پێویستی بە توێژینەوە و ڕاپرسی هەبێت بۆی کە دەق و دەق تۆ بتوانی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە بەڵام ئەوەندەی کە تۆ بەریەکەوتنت هەبێ ئەوەندەی کە تۆ زانیاریت هەبێ تا چەند لە هەرێمی کوردستانە ئەو زەمینەیە ڕەخساوە بۆ ئەوەی کە قبولی ئاینە جیاوازەکان بکەین بۆی کە پێکەوە ژیانی زۆرێک لە ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستانە بوونیان هەبێ ئەمە تا چەند بوونی هەبووە لە هەرێمی کوردستانە تا چەند ئەم زەمینەیە ڕەخساوە تا چەند منێکی وڵاتی توانیمە قبولی کەسێک کەم کە دراوسێمە لە ئاینێکی ترە لە کولتورێکی ترە بەڵێ لە ڕاستیە یعنی ئەبێت ئەبێ خۆشحاڵ بین بۆ بارودۆخی کە لە نێوان پێکاتاینەکانە ئەمیش هەر دیسانەوە من مجاملەی خۆمان ناکەین و خۆشمان فری و نادەین یعنی ئێمە مێژوویەکی هزار ساڵە بگرە زیاترمان هەیە لەبەرەوەی ئاینی مەسیحی وجودی ئاینی جوو لە عێراق لەبەرەوەی بە هەر حاڵەتێک بێ کە هاتوونەتە عێراق و لە سەردەمی با بڵێن بابلیەکان و ئاشوریەکانەوە جوەکان کە هاتوون بۆ عێراق و مەسیحی تش نزیکەی 1800 ساڵە وجودی هەیە لە عێراقا وطبعا كاتي كشكليان قوما لخواري العراق بهوري احداثك وبهاتونا تكوي هاتونا تا دواي كسليماني دروس كرا ولا هولير بوي نموني او كوملغاني كاتي كثير كي كبيكاتي ايني جوازي تي بون نمونه السليمانيه براس من نالم هرقي لسر اسي كشخص منالو جنجو انا بريا كوتنبو بلام لسر استي بيواني ايني خلقي شارك بون نمونه ما بياوي شي غوريكو كريمي على كمانيه كبياوي شي مسيحيه
یارمەتی مسلمانەکانی داوە مسلمانەکان پەنای مەسیحیەکانیان داوە یعنی ئێمە لە دوای حتا ڕووداوەکانی دوای 2014 هاتنی داعشوانە خۆتان نەزانن یعنی ئێمە چەندین چالاکی و هاریکاری کۆکرایە بۆ برا مەسیحیەکانمان بۆ برای زیدیەکانمان یعنی ئێزدیەکانمان بۆیە پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە مێژوویکی قوڵی هەیە و لە وەزارەتی ئەوقافیش تەبعاً بەڕێوەبەراتی پێکاتە ئاینیەکان هەیە لێک تێگەیشتن هەیە ساڵانە چالاکی هاوبەش هەیە ئەمە معنای ئەوە نییە کە لەوانەیە خەڵکانێک نەبێ بڕیان بە پێکەوە ژیان نەبێ ئاینەکانی تر ڕەت بکەنەوە بەڵام لەسەر ئاسی فەرمی لەسەر ئاسی کۆمەڵایەتی تا ڕێژێکی زۆر فراوان ڕاستە لەوانەیە من ڕێژێکی دقیقمان پێ نەبێ بەڵام سوپاس بەخوای گەورە ئێمە هیچ کەسێک لەسەر ئاین نەکوژراوە لە هەرێمی کوردستانە یعنی لەوانەیە خەڵکانێک حەسکەن بۆ یاخێکی وای پێوە بکەن ینی بە دافعی سیاسی بە دافعی شارچێتی بەڵام لە هەرێمی کوردستانە پێکەوە ژیان توانین بڵین بەهایەکی زۆر باڵا و ڕێزی گیراوە زۆر باشە دکتۆر زۆر کات ئەگەر ئەو ئاینە جیاوازانە ئەگەر کەمی نەش بن لەگەڵ ئێمە بژین زۆر جار چەند گرنگە هاوڵاتیانی خۆمانەمەنە هۆشیار بین لەوانەیە بەکارهێنانی دەستەواژەیەک برینارکردنی ئەو کەسە بێت چۆن بتوانین لە ڕێگەی وشەیەک و ئێمە ڕێزی ئەوان بگرین چۆن دەتوانین لە ڕێگەی کارکردنمانەوە لەگەڵ ئەوان بە چاوێکی ترسێریان نەکەین ینی ئێستا بینی بۆ خوشک و برای زیتیەکانمان لە لای ئێمە مەوجودن خوشک و برا مەسیحەکانمان گلدانیەکان ئاشووریەکان چەندین دینی جیاوازتر لێرە هەیە چۆن بتوانین ڕێزی شعوری بەرامبەرەکەم بگرن ڕاستی تەمان ڕێزگرتنی ئاینی بەرامبەر هەرگیز بە معنای ئەوە نیە تۆ ئاینت بەلاوە ڕاستە ئەو معنایەوە نییە من خۆم پێ ڕاستە تۆم پێ هەڵەیە بەس ڕێزت لێگرم کە تعبیر لە بیر و بۆچوون و قوساتی خۆت بکەی هەر پێغەمبەری ئیسلامی ژوای کردووە یعنی لەگەڵ مەسیحی 40 ڕۆژ مەسیحیەکانی نەجران لە ئێمەنە هاتبوون لە مەدینە بوون نزیکەی 40 ڕۆژ لە مزگەوتی پێغەمبەر ئامانە و کۆمەڵە سەحابە هەبوو هەر ئەو کاتێ ینی حتا پێغەمبەر لەوانەیە ڕەخنیان لە پێغەمبەر گرتی بێ پێغەمبەری خۆ خۆی خزمەتی ئەکردن ڕووشیانە کردە قودس یعنی ڕویان نەئەکردن لە عیبادەتیانە لەوانەیە خاچیان لە ملا بوو بێ گفتوگۆشی لەگەڵا کردن و دانیشتون لەگەڵیانە و پێغەمبەری ئیسلام کاسە دراوسێتی کردووە لەگەڵ مەسیحیەکانە لەگەڵ جووەکانە سەردانی مناڵێکی کردووە کە 10 ساڵان بۆ نەخۆش بۆ جووە باشە بۆیە قورئانی پیرۆز ئەمە بەڕاستی خیتابەکەمان بۆ زۆرینە مسلمانەکەی هەڵبەت شتێک لە یادم نەچێ بابەتی زۆرینە و کەمینە ئەوەی کە پێوتێ کەمە پێکهاتەکان لەو ڕێکەوتنامەی وەثیقەکەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین ڕاستی لەگەڵ ئەو بەکارهێنانی ئەو چەمکیانە کەمینە و زۆرینە وە لە ئیسلامیشا بۆ معلوماتان بابەتی ئەقەلیەتی دینیمان نییە بەڵکو شتی ترمانەیە پیانوتی ئەهلی ذیمە یعنی ئەوانەی کە لە گردنمانان یعنی ئەوە یعنی پاراستنیان و ڕێزیان لە گردنمانەیە بۆ نمونە خودای گەورە فەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله جوێن تەنانەت ناوی ناون ئەوانەی کە لە بری خوا بانگەکرێن یعنی وەکو خوا ئەپەرسرێن ناوی بتە ناوی هەر شتێکی ترە ئەفەرمێ ولا تسبوا جوێن بە خواکانی ئەوان مەدەن بۆ ئەوەی ئەوان جوێن بەخوای ئێوە نەدەن ڕێزگرتن لە مەشاعیر و شعوری ئەوانی تر ئەرچێکی ئاینیە لە لای ئەو پێویست ناکە کە شتێکی پێ ناخۆشە تۆ لای ئەمە هاتووەڵە بچۆ لە لای فڵان کەس حەز ناکەم لێرە بەکاری بنم بڵێ فڵانشت بڵێ چکە ئەو پێی قەڵسە بێ و پێی تووڕابێ بەڕاستی تەبان ئەمە لە بەشێکی لەوانەیە گاڵتەجاڕی ئەوانێ بێ بەڵام بەڕاستی لە دینە ڕێگری لێکراوە پاراستنی کەرامەت و شکۆ و شعوری ئەوانی تر بەشێکە لە دین من باسی ئەماکەم ینی پێغەمبەری ئیسلام ئەمەی کردووە پێی نەوتون ئێوە فلان و ئاوە یعنی ئێوە ئاوە پیانە بێتە خوارەوە بە پێچەوانەوە ڕێزی لە بیر و باوەڕیان گرتووە بۆیە ڕێزگرتن لە بیر و باوەڕ ئەرچێکی واجبێکی دینیە یعنی ئینسان بەدەست خۆی نییە زۆر ڕاستە دکتۆر ئێمە کە باز لە ئاشتێکیان ڕەنگە هەر یەک لە ئێمە بۆ چوونێکمان هەبێ بەرامبەر بە ئاشتیر بەڵام پێم خۆشە لە زاری بەڕێستەوە باسێکی کللتوری ئاشتی و مانە و ڕەهەندە جیاوازەکانی ئاشتیمان بۆ بکەیت تۆ کە بە شوێنە گەڵی ئێرە ئاشتەواییە ئەبێت چ ڕەهەند و چمانایەک لە خۆ بگرێتەوە شوێنە یەکەم بنەمای ئاشتی قبولکردنی جیاوازیە یعنی ئێمە ئاشتی لەسەر ئاستی مؤسساتی کاری بۆ بکرێت لەسەر ئاستی ئەعلامی لەسەر ئاستی حتا منهج و پەیڕۆ و پرۆگرام یعنی من و تۆ یەکتر قبول بکەین بە جیاوازیەکانمان ئەمە یەکەم قۆناغا یعنی چونکە هەر دانپێنان بەز نییە ڕاست ئێمە جیاوازیەکان قبول دەکەین بەڵام ئەچین بۆ گفتوگۆ
قۆناغی دووەمی ئاشتی دروستبوونی گفتوگۆ کاتێ دوو کەس بەیەکەوە دانیشتن ئەو دیواری کە لە بینمانە و حاجزەی کە لە بنمان حاجزی نفسیە لە بینمانە ئێمە کەسە پیاوی شایانی یەکەم جارە بینی لاینێکی جیاواز لوبەرگێکی جیاوازی هەیە لە خۆمان حتا ڕەنگێکی جیاوازی هەیە جۆرە لە هەڵوێستاکەین باشە بۆیە کاتێک کە تۆ حیوارت ئەبێ گفتوگۆت ئەبێ لەگەڵ ئەوە ئەمە نامێنێ ئەم بابەتە نامێنێ مەرحەلەی سێمە چی بۆ تەعاون يعني یارمەتیدان و هاریکاری و ئیشی پێکەوەی ئێمە یەک دنیا خاڵی هاوبەشمانەیە یعنی ئەو عەرزم کردی قورآن فەرمێ وەرە با دانیشین لەسەر خاڵ هاوبەشەکان یعنی ئەزهەر مؤسسەیەکی زۆر گەورە مەرجعێکی زۆر گەوری مسلمانانە بە هەمان شێوە يعني پاپای ڤاتیکان یعنی نوێنەراتی 3 ملیار و نیو مرۆڤەکەن ئەم دوو کەسایەتیە مسلمانان کۆبوونەتەوە لەسەر ئەم کۆمەڵە خاڵە کە بریتە لە پاراستنی خێزان پێش ئەوە پاراستنی باوەڕ بە خوددا چکە باوەڕ بە خوددا ئەگەر ناویشی جیاواز بێ خاڵێکی هاوبەشە لە نێوان هەموو ئاینەکانە جگەلەوە ئێمە وەکو عەرزم کردی ئاشتی ئەوەیە کە من بە جیاوازیەکانەوە تۆ قبوڵ کەم کاسە دراوسێتی لەگەڵا بکەم ڕێزی پیرۆزیەکانت بگرم ئاشتی بەوە ئەچەسپێکە توقوساتی ئاینی تۆ ڕێگە بدەی و کەسە ممارەسی ئاینی خۆی بکە بێڕێزی بە کەنیسەی نەکەی بێڕێزی بە جلوبەرگی نەکەی ئاشتی واتە هەر کەسێکمان لە سنووری ئەو سنوورە کۆمەڵایەتی و چکە بەڕاستی ئازادی بێ سنوور نییە کاکسەرکۆ لا نەخاند ئازادی سنووری هەیە ئازادی قسەکە مەشهورە یعنی ئازادی من لە شوێنەیە کۆتایی پێدێک ئازادی تۆ دەست پێکە پاراستنی سنوورەکان ئاشتیمان بۆ پارێزێ پێویستە سنوورەکانی یەکتر بپارێزین بەڵام ئەوە معنایەوە نییە ماگەر بڵێن وەڵای مەفرە ئاینیمان هەیە بەڵام تۆ تەنگ بەوانی تر هەڵبچنی ئەبێ ئاینەکان ئازاد بن بە ئازادی ممارەسەی دروشم و تقوساتی خۆیان بکەن و ڕێز هەبێ و مەرحەبایی هەبێ چکە یەکێ لەو شتانی کە زۆر ناخۆشە ئەڵم تۆ ئازادی بەس ینی ئەتخەمە کەنارەوە تۆ نایڵم دەرکەوی پرێستەکەم ینی ئەمە یەکێکە لەو شتانی کە تەمەن لە ئیسلامە ڕەفزە و ئیسلام بانگەشەی بۆ کردووە کە ئەبێ ئێمە بەردەوامی و سەردان و پێکەوە ژیان و هەر سەلامە سەلام یەکێکە لە ناوەکانی خۆی گەورە بۆیە ئاشتی تەمەن ئێمە چەند قۆناغێکی ئاشتیمانەیە بەڕاستی بەڵام باشترین ئاشتی و ئاشتەیەکە کە پەیوەندی و تەواصل و خۆشەویستی هەبێت چکەم ئاشتیمان هەیە ئەوەی کاڵێت تەنها لەلایەنی جەنگیەوە گەر حسابی بکەین ئەڵە تەنها تەقە نیە یعنی شەڕ نییە ئێمە نامانێت ئەوەی کە تەقە وەستاوە هود لە هود نابین تەنان نامانێت خەڵکی تر ئەمە ئاشتێمان کەسێکی تر هەبێت ڕقیبێکە بە بەسەرمان و هێزی نێودەوڵەتیە بێ بڵێ ئەبێ مسلمان و مەسیحی یا بێ پۆلیس تەداخولکە بڵێ بە مسلمان و مەسیحی بەیەکەوە بژین ئەمە شەرپەی ناوتری ئاشتی دەبێت بێ بە کولتور دەبێت بێ بە کولتور لە ناخمانە بێ ئەوە پێوتێ بینا و سەلام دروستکردنی ئاشتی ئەوە شەکە هەموو ئاینەکان داوایان کردووە دەستەکان خۆش بێ زادیارەکانی بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین بیر و باوەڕێکی وامانە بێ کە یەکەم شت ڕێزی یەکتر بگرین دوایی لە ڕێزگرتنەکەەوە ئەتوانین دەرگایەکی ئاشتەوایی بکەینەوە بۆی کە بتوانین ژیانێکی ئاسوودەمان بێت ئێمە هەمومان خوا دروستی کردوین خوا ئەو مافی پێداوین بە ئازادی بژین ئازادی ئاینەکانمان هەڵبژێرین هەر کەسێ دژی ئازادی ئاینی بە دژی بڕیاری خوای گەورەیە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی